بارزانیەکان دوای 2 ساڵ لە شۆڕشی چەکداری لە دژی داگیرکاری ئینگلیزی و حکوومەتی عێراقی دوای پاشەکشێکردنیان لە باشوور بۆ ڕۆژهەڵاتی کوردستان لەژێر ڕابەرایەتی و فەرمانی شێخ ئەحمەدی بارزانی تێکەڵی هەوڵەکانی دامەزراندنی کۆماری دیموکراتی کوردستان بوون لە مەهاباد. لە نێو ڕۆژانی خۆشی کۆماری کوردستان لە مەهاباد لە ڕۆژی 16 ئابی ساڵی 1946 لە هەمان ڕۆژی دامەزراندنی پارتی دیموکراتی کوردستان کە مستەفا بارزانی باوکی دامەزرێنەر و سەرۆکی دەبێت، مەسعود بارزانی لە شاری مەهاباد لە قوتابخانەی سوڵتانی کە ماڵباتی بارزانی تێیدا نیشتەجێبوون لە گەڕەکی ئەرمەنیان چاوی بە دنیا هەڵدێنێ کە مەسعود بارزانی لەدایک دەبێ باوکی لە دەرەوەی مەهاباد دەبێ بۆ بەسەرکردنەوەی پێشمەرگەکانی لە بەرەکانی پاراستنی کۆمار. چەند ڕۆژێک دواتر پێشەوە قازی محەممەد مستەفا بارزانی لەگەڵ ئەندامانی کابینەی حکوومەت و فەرماندەکانی سوپا بەو بۆنەیەوە داوەت دەکا. لەو داوەتەدا قازی محەممەد بەگوێی کوڕەکەی بارزانی بانگ دەدا. کۆماری کوردستان دوای نزیکەی ساڵێک لە ڕاگەیاندنی بەهۆی هاوچێشە نێودەوڵەتی و ئیقلیمیەکان دەڕوخێ. لە ڕۆژی 15 کانونی یەکەمی ساڵی 1946 سوپای ئێران مەهاباد داگیر دەکاتەوە. هێزەکانی بارزانی کە گەورەترین و کاریگەرترین هێزی کۆمار بوون خۆیان بەدەستەوە نادەن و بۆ ناوچەی شنۆ پاشەکشێ دەکەن. مستەفا بارزانی و پێشمەرگەکانی نەیانتوانی کۆمار و قازی بپارێزن، بەڵام لەو ڕۆژەوە بوونە پارێزەری ئاڵای کوردستان کە قازی محەممەد بە مەلا مستەفای سپار. ئەو ئاڵایەی مەسعود بارزانی لە ژێریدا لەدایک بووە و دەڵێ ئامادەم هەموو دەقەیەک لە پێناویدا بمرم. لەژێر سێبەری ئاڵای کوردستان لە ساڵاق لەدایک بوو و هەموو دەقیقەیەکیش ئامادەم لەژێر سێبەری ئەو ئاڵایە و بۆ ئەو ئاڵایەش بم. بارزانیەکان کە لە شنۆوە دەگەنە سەر سنووری عێراق دەبنە دوو بەش. بەشێکیان کە زۆرینەیان ژن و منداڵن لەگەڵ شێخ ئەحمەد بارزانی دەگەڕێنەوە باشووری کوردستان. بەشەکەی دیکەش کە زیاتر لە 500 پێشمەرگە دەبن دەبنێ ئاوەری مستەفا بارزانی و ڕوو لە یەکێتی سۆڤیەت دەکەن. مەسعود بارزانی کە تەمەنی نەگەیشت بووە 7 مانگ لە باوەشی دایکی لەگەڵ خێزانەکانی دیکەی بارزانیان تاودیوی باشووری کوردستان ببوونەوە لە دەڤەری سۆران و شارۆچکەی دیانە لەلایەن حکوومەتی عێراقیەوە دەست بەسەر دەکرێن و دەخرێنە ناو تەلبەندێکەوە. بۆ ماوەی چەند ڕۆژێک لە گۆڕەپانێکی سیمکراو دەیان هێڵنەوە. لەو کاتەدا مەحموود ئاغای زێباری باوکی حەمایل خانی دایکی مەسعود بارزانی کە ئەو کات ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق بووە، هەروەها سەرۆک عەشیرەتی زێباری بووە، کوڕە گەورەی خۆی دەنێرێت و زیاتر لە 20 خێزانی بارزانیان و خوشکەکەی و خوارزایەکەی لەگەڵ خۆی دەباتەوە گوندی نپاخیە لە دەڤەری زێباریان. مەسعود بارزانی تاوەکو تەمەنی 13 ساڵی لەو گوندە دەژیێ، هەر لەو گوندەش دەچێتە قوتابخانەی سەرەتایی. دایکم زۆر مهرەبان بوو و هەموو هەوڵێکی دا بوو ئەوەی بوشایی دووری باوک پڕکاتەوە بوو. لە 14 تەمووزی ساڵی 1958 لەگەڵ ڕووخانی ڕژێمی پاشایەتی چاوەڕوانی مەسعود بارزانی بۆ بینینی باوکی کۆتایی دێت. زعیم عەبدولکەریم قاسم ڕابەری کودەتا و سەرۆکوەزیرانی کۆماری تازە لەدایکبووی عێراق مستەفا بارزانی و هەڤاڵانی داوەتی بەغدا دەکاتەوە. شێخ ئەحمەد بارزانی و جیراوانی دیکەی بارزانی لە زیندان ئازاد دەکا. مستەفا بارزانی لە بەغدا نیشتەجێ دەبێ. مەسعود بارزانی بۆ تەواوکردنی خوێندنی دەگوازرێتەوە بەغدا. تێکچوونی نێوانی کورد و عەبدولکەریم قاسم لە سەرەتای ساڵی 1961 وە دیار دەکەوێت. مستەفا بارزانی بەغدا جێدەهێڵێ و دەگەڕێتەوە دەڤەری بارزان. ئەوەش دەرفەت بە مەسعود دەدا زیاتر لە باوکی نزیک بێتەوە و زیاتر بیناسێت. مەسعود بارزانی حەزی دەکرد بگەڕێتەوە بەغدا و خوێندن تەواو بکە، بەڵام یەکەمین هێرشی فڕۆکەکانی عێراق کە خەریک بوو ئەو ئیدریسی برای بپێکن تێیان گەیاند کە لێرەوە قۆناغێکی دیکە لە ژیانیدا دەست پێ دەکات کە قۆناغی
شۆڕشە و مستەفا بارزانی دەبێتە سەرکردە و ڕابەری. لە 11 ئەیلولی ساڵی 1961 شەڕ تەواوی باشووری کوردستان دەگرێتەوە. بارزانی و پێشمەرگەکانی بەرەوبەرەکانی شەڕ دەچن. مەسعود بارزانی لەگەڵ ئیدریسی برای و لەژێر سەرپەرشتی شێخ بابۆی مامیان لەگەڵ بەشێک لە بنەماڵەکەیان بارزان بەجێ دێڵن و ڕوو لە شوێنێکی نادیار دەکەن کە گەڵگێکی قوڵە و دەکەوێتە چیای پیرەفاتێ و دامێنی گوندی دۆرێ. لەوێ لە نێو هەندێک ئەشکەوتدا خۆیان لە هێرشی فڕۆکەکانی عێراق و سیخوڕەکانیان بزر دەکەن. تەنیا چەند کەس و خێزانێکی گوندەکانی دەوروبەر شوێنیان دەزانن و بۆ هاوکاریکردنیان سەردانیان دەکەن. مەسعود بارزانی لەگەڵ براگەورەکەی ئیدریس بارزانی ئەو ئەشکەوتە هەڵدەبژێرن و دەیکەنە یەکەمین بارەگای خۆیان کە تێیدا پێشوازی لە نێردراوانی بارزانی و میوانانی خۆیان دەکەن. بۆ خۆشیش ناوی لێدەنێن مەکتەب سیاسی. هەر لێرەوەش مەسعود بارزانی بڕیار دەدات ببێتە پێشمەرگا. یەکەمین وانە لە ژیانی پێشمەرگایەتی مەسعود بارزانیدا لە سەردەستی مەلا مستەفای بارزانی چەند ئامۆژگاریەکی کوڕ و باوکانە بوون لە ڕوونکردنەوەی زەحمەتیەکانی ژیانی پێشمەرگایەتی. دوای ئەوەی مەسعود بەڵێ بۆ ئامۆژگاریەکانی باوکی دەڵێ، ئینجا مستەفا بارزانی چەند مەرجێکی بۆ دادەنێ. دوای ساڵێک لە کودەتای 8 شوباتی ساڵی 1963 ئاگربەست لە نێوان شۆڕش و حکوومەتی عێراقی ڕادەگەیەندرێ. مەسعود بارزانی ئەوە بە دەرفەت دەزانێ بۆ پێکهێنانی ژیانی هاوسەری. لە ساڵی 1965 لە گوندی دێرەی نزیک شارۆچکەی ڕانیا بە دڵخوازەکەی خۆی دەگات. سوڕانەوەی فڕۆکە زەنجیەکان بە ئاسمانی ناوچەکەدا و گەیشتنی هەواڵی ناخۆش لە بەغدا بانگی دەستپێکردنەوەی شەڕیان دەدا. دوای تەنها 10 ڕۆژ مەسعود بارزانی و هاوژینەکەی ناچار دەبن مانجی هەنجوینی خۆیان بگوازنەوە ژێر ئەو بەردە کە دەکەوێتە دەرەوەی گوندی دێرێ. لە ساڵی 1964 باڵی مەکتەبی سیاسی ئینشیقاق دەکەن لە دژی بارزانی دەوەستنەوە. بۆ پڕکردنەوەی ئەو کەلێنە بارەگای بارزانی دادەمەزرێ. هەروەها ئەنجومەنی سەرکردایەتی و جێبەجێکاری شۆڕش دادەمەزرێن بۆ باشتر ڕایکردنی کاروباری پێشمەرگە و هاونیشتیمانیان. مەسعود بارزانی لە تەک ئیدریسی برای ئەرچی بەڕێوەبردنی کاروباری بارەگای بارزانی پێدەست پێدرێ. هەر لە هەمان ساڵدا بە هاوکاری هەندێک لە هەواڵانی مەسعود بارزانی دەست بە دامەزراندنی تۆڕێکی زانیاری کۆکردنەوە دەکا بە مەبەستی پاراستنی شۆڕش و وەدەستخستنی زانیاری دەربارەی بزاڤەکانی دوژمن. هەبوونی دەستگایەکی بەهێزی هەواڵگری کە مەسعود بارزانی سەرپەرشتی دەکرد لەگەڵ هێزێکی پێشمەرگەی ڕێکخراو بە باوەڕ کە ئیدریس بارزانی فەرماندەیان بوو توانی ڕۆژی 12 ئایاری ساڵی 1966 لە هێرشێکی پێچەوانەدا لە چیای هەندرێن هاوچێشەی هێز پێچەوانە بکەنەوە. دوای ئەوەی زیاتر لە 3000 سەربازی عێراقی دەکوژرێن و بە سەدان چەکی قورس و مامناوەندی دەکەونە دەستی پێشمەرگا. حکوومەتی عێراقی دەکەوێتە دۆخی پاشەکشێکردن تا ساڵی 1969 هێزی پێشمەرگەی کوردستان دوایین گورز لە دەڤەری ڕانیە و پشدەر لە سوپای عێراقی دەوەشێنن. حکوومەتی عێراقی ناچار دەبێت داوای ئاگربەست و گفتوگۆ لەگەڵ سەرکردایەتی شۆڕش بکات. ئەو گفتوگۆیەی لە کۆتاییەکانی ساڵی 1969 دەستی پێکرد. لە ڕۆژی 11 ئاداری ساڵی 1970 لە ڕێکەوتن نامەیەکدا ڕاگەیەندرا تێیدا مافی ئۆتۆنۆمی بۆ کوردستان دیاری کرا. ئیدریس و مەسعود بارزانی وەک نوێنەری مستەفا بارزانی لەگەڵ ئەندامانی دیکەی شاندی پارتی لە بەغدا و بۆ ڕاگەیاندنی ڕێککەوتنەکە ئامادە بوون.
ساڵێک دواتر لە کۆنگرەی هەشتی پارتی دیموکراتی کوردستان مەسعود بارزانی و ئیدریسی براگەورەی بۆ ئەندامێتی مەکتەبی سیاسی هەڵدەبژێردرێن. دوای 4 ساڵ حکوومەتی عێراقی لە ڕێکەوتنەکەی هەڵدەگەڕێتەوە بەو بڕوایەی کە لە ڕووی سەربازی خۆی گرتۆتەوە و دەتوانێت شکست بە شۆڕشی کورد بهێنێ، بەڵام لێکدانەوەکەی پێچەوانە دەردەچێت چونکە ئەو کارەی حکوومەت پێشبینی کراو بوو لەلایەن مەسعود و ئیدریسی برایەوە کە شەڕ هەڵدەگیرسێتەوە. سوپای عێراق خۆی ناگرێ، بۆیە بەدەست بەردان لە بەشێک لە خاچی عێراق و ئاوی شەقڵعەرەب لەگەڵ ئێران لە دژی بارزانی ڕێک دەکەوێت. ئەو ڕێککەوتنە بەسەرپەرشتی ئەمریکا لە 6 ئاداری ساڵی 1975 ئیمزا دەکرێت هەرز بە شۆڕشی کوردستان دێ. مەسعود بارزانی نەیدەویست مل بۆ نسکۆ بدا، بەڵکو باوەڕی بە درێژەدان بە شەڕ هەبوو بە شێوەی پارتیزانی، بۆیە دوایین سەرکردە دەبێت کە خاچی باشووری کوردستان لەسەر فەرمانی مستەفا بارزانی بەرەو ڕۆژهەڵاتی کوردستان بەجێ دێڵێت. هەزاران خێزان ئاوارەی ئێران بوون و حکوومەتی پاشایەتی ئێران بەسەر جوگرافیای بەرینی ئەو وڵاتە لە یەکدیدا دەبڕین و لە سنوورەکانی باشووری کوردستانی دوور دەخستنەوە. مستەفا بارزانی لە دوای 6 ئادار لە تاران لەگەڵ شای ئێران کۆ دەبێتەوە. دوای گەڕانەوەی لەگەڵ سەرکردە سیاسی و سەربازیەکانی شۆڕش کۆ دەبێتەوە، بڕیاری دووبارە خۆڕی خستنەوە و درێژەدان بە شۆڕش دەدەن. دوای ئەو بڕیارەی مستەفا بارزانی مەسعود بارزانی لەگەڵ چەند هەڤاڵێکی لەسەر کانیاوێکی دەرەوەی شاری نەغەدە کۆ دەبێتەوە. یەکەمین هەنگاو بۆ خۆڕێک خستنەوە دەهاوێژن. ئەو هەوڵانە دامەزراندنی سەرکردایەتی کاتی لێ دەکەوێتەوە. ئەگەرچی سەرکردایەتی شۆڕش و پێشمەرگە باشووری کوردستانیان جێهێشت بوو، بەڵام دوو گروپی پێشمەرگە لە ناوچە سنووریەکانی نێوان عێراق و تورکیا بە ئاگاداری ئیدریس و مەسعود بارزانی مابوونەوە لە چاڵاکی پێشمەرگایەتی لە دژی سوپای عێراق بەردەوام بوون، ببوونە گەورەترین ئومێد بۆ ئەو کەسانەی لە باشووری کوردستان نەیان دەویست ئیرادەیان تەسلیمی شکست بکەن. لە ڕۆژی 26 مانگی ئایاری ساڵی 1976 هەڵگیرسانی شۆڕشی گوڵانی پێشکەوت و خواز ڕاگەیەندرا. ئەو ڕاگەیەندراوە لەلایەن مەسعود بارزانی کە سەرپەرشتی سەرکردایەتی کاتی دەکرد نووسرا بە ناونیشانی کوردستان گۆڕەپانی ڕاستەقینەی خەباتە. پێشمەرگە دەستیان بەچوونەوە کرد بۆ باشووری کوردستان، بەڵام مستەفا بارزانی بەهۆی نەخۆشی و لە پێناو ئامانجێکی سیاسی ڕووی لە ئەمریکا دەکا. لەو سەفەرەدا مەسعود بارزانی یاوەری باوکی دەبێت. ئەمریکا وێزگەیەک بوو بۆ کۆکردنەوەی ئەو کادیرانەی کە لە ئەوروپا و وڵاتانی دیکە بڵاو ببوونەوە، بۆیە لەوێوە چەند جارێک مەسعود بارزانی سەردانی ئەوروپا و وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکا. لە ساڵی 1979 لە ڤیەنا لەلایەن تیمێکی تایبەتی هەواڵگری عێراقیەوە هەوڵی تیرۆرکردنی درا. مەسعود بارزانی لەو هەوڵەدا دەربازی بوو، بەڵام دوو لە هەڤاڵانی بریندار بوون. دروستکردنی چوارچێوەیەکی کاری هاوبەشی نێوان هێز و لایەنە سیاسیەکانی کوردستان کە دوای هەرەسی شۆڕشی ئەیلول دروست ببوون یەکێک بوو لەو کارانەی مەسعود بارزانی هەوڵی بۆ دەدا. لە ساڵی 1978 دووجار لەگەڵ زەلال تاڵەبانی سکرتێری یەکێتی نیشتیمانی کوردستان کۆبەوە، جارێکیان لە لەندەن و جارەکەی دیکەش لە سووریا، بەڵام هەوڵەکان بە هۆکاری ئیقلیمی و ناوخۆیی سەر نەکەوتن. هەوڵەکانی یەکخستنی هێزە کوردستانیەکان سەری نەگەرد. لە ئێران شۆڕشی گەلانی ئێران بەڕابەرایەتی ئیمام خومەینی سەرکەوت. مەسعود بارزانی بۆ تێگەیشتن لە بارودۆخی نوێ و دۆخی شۆڕش گەڕایەوە ئێران، بەڵام هەواڵی کۆچی دوایی مستەفا بارزانی باوکی بەر لەو گەیشتەوە. کۆچی دوایی مستەفا بارزانی هەردوو کوڕەکەی خستە بەردەم تاقیکردنەوەیەکی گەورە کە زۆر کەس
گەرەوی ئەوەیان لەسەر دەکردن کە نەتوانن بەیەکەوە بسازێن و لەسەر جێگرتنەوەی باوچیان لە سەرۆکایەتی پارتیدا لێک بترازێن. بەڵام دوای ماوەیەکی کەم لە سازدانی کۆنگرەی نوێمی پارتی هەردوو برا لەو تاقیکردنەوەیە بەسەرکەوتووی دەرچوون. لە نێوەڕاستی ساڵانی هەشتایەکانی سەدەی بیستەم کە مەسعود بارزانی لەگەڵ ژمارەیەکی زۆری سەرکردایەتی پارتی گەڕانەوە باشووری کوردستان لە دەڤەری بادینان و لە سنووری لقی یەکی پارتی پلانیان بۆ قۆناغێکی نوێدا ڕشت. لە ماوەی مانەوەی مەسعود بارزانیدا لەو دەڤەرە کە زیاتر لە ساڵێکی خایاند دەیان چاڵاکی دیکە لە دژی سوپای عێراق ئەنجام دران و جگە لە بەرزکردنەوەی ورەی خەڵک لە ناو شارەکاندا لە هەمان کاتدا دەستکەوتی گەورەی سەربازی هەبوو لە دەستگرتن بەسەر جوگرافیایەکی بەرفراوان، هەروەها چەکێکی زۆری جۆراوجۆر لە چەکی سووکەوە بگرا تاوەکو تۆپ و چەکی دژە فڕۆکە، هەروەها گرتنی فڕۆکەخانەی سەربازی بامەڕنێ کە لە میدیاکانی جیهاندا ئەو کات دەنگدانەوەی زۆری هەبوو. دەست خۆش، ئینشاڵڵا دیار موفەق بن. خۆشی سەرکەوتنەکانی پێشمەرگە و خۆشی هەوڵەکانی لێک نزیک بوونەوە و ئیمزاکردنی ڕێککەوتنی ئاشتی نێوان حیزبە کوردستانیەکان بۆ مەسعود بارزانی و پێشمەرگەکانی زۆری نەخایاند. بە هەواڵی کۆچی دوای ئیدریس بارزانی براگەورەی کۆتاییان هات. مەسعود بارزانی بەرەی شەڕ و پێشمەرگەکانی جێنەهێشت و تەنها لە بروسکەیەکدا سەرخۆشی لە پێشمەرگە و خەڵکی کوردستان کرد. لە 2 مایسی ساڵی 1970 ئەو هەوڵەی ئیدریس بارزانی و جەلال تاڵەبانی و نەوشێروان مستەفا 2 ساڵ پێشتر دەستیان پێکردبوو گەیشتە ئەنجام. بەرەی کوردستانی بە ئیمزای 8 حیزبی کوردستانی ڕاگەیەندرا. مەسعود بارزانی لە ناوخۆی کوردستان بووە سەرۆک و لە دەرەوەی وڵاتیش جەلال تاڵەبانی سەرپەرشتی کارەکانی دەکرد. حکوومەتی عێراق پرۆسەی ئەنفالی تەواو کردبوو بە شوێن بزرکردنی زیاتر لە 182,000 کەس، هەروەها بە خاپوورکردنی زیاتر لە 5,000 گوند کە خەڵکەکەی لە ئۆردوگا زۆرە ملێکان کۆ کردبەوە. لە نێو ئەو بێئومێدیەدا مەسعود بارزانی لە شەڕی بەناوبانجی خواکوڕێک کە زیانێکی زۆر بە سوپای عێراق گەیشت بوو، بارزانی بە پێشمەرگەکانی دەڵێ سەرەتای کۆتایی هاتنی ئەو ڕژێمە نزیک بووە. بەهۆی هاتنە پێشی دۆخێکی ئیقلیمی و نێودەوڵەتی لەبار دوای داگیرکردنی کوێت لەلایەن عێراقەوە، ئەو پێشبینیانەی مەسعود بارزانی نزیکەی 3 ساڵ پێشتر بە پێشمەرگەکانی ڕاگەیاندبوو لە ڕۆژی 5 ئاداری ساڵی 1991 بوونە ڕاستی و خەڵکی کوردستان دەستیان بەڕاپەڕین کرد لە دژی ڕژێمی سەددام و لە ماوەی 15 ڕۆژدا هەموو باشووری کوردستانیان لە سوپای عێراق پاک کردەوە بە شاری کەرکووکیشەوە. بارزانی سەرکەوتنی ڕاپەڕینی وەک دەستپێکردنی قۆناغێکی نوێ بۆ گەلی کوردستان پێناسە دەکرد. لەو گوتارانەی بۆ خەڵکی ڕاپەڕیوی دەدا باسی لە پێویستی ئەنجامدانی هەڵبژاردن دەکرد تاوەکو لەو ڕێیەوە لە قۆناغی شەرعیەتی شۆڕژجێڕیەوە بۆ قۆناغی دامەزراوەیی دەرباز ببن. ڕاپەڕی سەرکەوتوو بووە گەورەترین ڕوودا و لە مێژووی 100 ساڵەی گەلی کوردستاندا، بەڵام خۆشیەکەی زۆری نەچێشا. ئەمریکا کە سەرکردایەتی هاوپەیمانێتی دژی عێراقی دەکرد، گلۆپی سەوزی بۆ ڕژێمی سەددام هەڵکردەوە بۆ سەرکوتکردنی ڕاپەڕینی شیعە لە باشووری عێراق و ڕاپەڕینی کورد لە کوردستاندا. دەرەنجام زیاتر لە ملیۆنێک کورد ڕوویان کردە سنوورە نێو دەوڵەتیەکانی ئێران و تورکیا. لە سەختترین بارودۆخدا ڕووبەڕووی چارەنووسێکی نادیار بوونەوە. بارزانی ئەو کات لە کوردستان مایەوە و زۆر هانی خەڵکی دەدا کە وڵات بەجێ نەهێڵن و ڕوونەکەنە ژیانی تاڵی ئاوارەیی. سوپای عێراق شارە گەورەکانی گرتەوە، هەوڵی پێشڕەوی کردنی دەدا بۆ گرتنەوەی هەموو هەرێمی کوردستان. لە دەربەندی کۆڕێ کە دەکەوێتە نێوان هاوینە هەواری پیرمام و شارۆچکەی شەقلاوە، سوپای عێراق لە سەردەستی پێشمەرگە کە مەسعود بارزانی سەرپەرشتی دەکردن
تووشی شکانێکی گەورە هات. جموجۆڵی سەربازی ڕاوەستان، بەڵام ڕۆژ بە ڕۆژ ژیانی خەڵک سەختتر دەبوو، چاوەڕوانی زیاتر دەبوو. مەسعود بارزانی لەناو پێشمەرگە و خەڵک مایەوە، هەوڵی دەدا کە کۆمەڵگای نێودەوڵەتی بە پیر خەڵکەوە بێ، تاکە کەس کە ئەو کارە ساتەوە دەنجی هێنا مەدام میتێڕان بوو کە ئەو کات خانمی یەکەمی فەڕەنسا بوو، وێڕای ناڕەزایی ئێران، بەڵام سنووری ئێران و عێراقی تێپەڕاند و لە ناو خەڵکی ئاوارە بوو لەگەڵ مەسعود بارزانی یەکتریان بینی. ئەو دیدارە بووە هۆی ئەوەی فەڕەنسا لە ئەنجومەنی ئاسایش بە وڵاتانی دیکە بڵێ ئەگەر ئێوە هاوکار دەبن، ئەگەر نا ئێمە بە تەنیا بەهانای ئەو میلەتەوە دەچین و لە قڕکردن دەیان پارێزین. ئەو هەڵوێستەی فەڕەنسا بڕیاری 688 بە دوای خۆی داێنا کە ناوچەی نەفرین و ئارامی لەسەر هێڵی 36 دروست کرد. دەرچوونی بڕیاری ئەنجومەنی ئاسایش و دەستپێکردنی دانوستان لەگەڵ بەغدا هاوکات بوو. مەسعود بارزانی بڕیارێکی سەختیدا بۆ دانیشتن لەگەڵ سەدام حوسێن کە بڕیاردەری خاپورکردنی کوردستان و کوشتنی زیاتر لە 200,000 کورد بوو. ڕژێمی بەغدا ئیدارەی لە کوردستان کشاندەوە بە مەبەستی دروستکردنی بۆشایی ئیداری و تێکدانی شیرازەی ژیان، بەڵام بەرەی کوردستانی بڕیاریدا هەڵبژاردن بکرێ و لە 19 ئایاری ساڵی 1992 هەڵبژاردنی یەکەمین خولی پەرلەمانی کوردستان کرا. پارتی بە 2 کورسی لە پێش یەکێتیەوە هات، بەڵام دواتر کورسیەکان کرانە 50 بە 50 کە لە دەرەنجامیدا حکوومەتی هەرێمی کوردستان دامەزرا. دەستبەردانی پارتی لە کورسیەکەی خۆی بۆ یەکێتی نەیتوانی کوردستان لە کارەساتی شەڕی ناوخۆیی بپارێزێ. شەڕێکی وێران کرد بۆ ماوەی 4 ساڵ تاوەکو ساڵی 98 بەردەوام بوو. مەسعود بارزانی هەوڵی زۆریدا شەڕەکە تەشەنە نەکات و درێژە نەچێشێ، بەڵام هەوڵەکانی ئەنجامێکی وایان بەدەستەوە نەدا. ئەمریکا توانی لە واشنگتن بارزانی و تاڵەبانی بە ڕێککەوتنی ئاشتی بگەێنێ، بەڵام دەرهاوێشتەی شەڕەکە لە 2 ئیدارەیدا تاوەکو ساڵی 2006 بەردەوام بوو. ئامادەکاریەکانی ئۆپۆزیسیۆنی عێراق بۆ ڕووخاندنی ڕژێمی سەدام، هەردوو هێزی سەرەکی کوردستانی، پارتی و یەکێتی تاوەکو ئەندازەی بوونەیەکتیم نزیک کردەوە. مەسعود بارزانی و جەلال تاڵەبانیشی خستە قۆناخێکی نوێی پەیوەندی کەسی و حیزبیەوە بە جۆرێک بۆ چەسپاندنی ماف و داواکانی خەڵکی کوردستان بوونە تەواوکەری یەکتری. لە نووسینەوەی دەستوری هەمیشەیی عێراقدا بەهۆی یەکگرتووی کورد و پێکەوە کارکردنی پارتی و یەکێتی، بارزانی سەرپەرشتیەکی پش و درێژانەی نووسینەوەی دەستوری کردو. لەوەشدا نەوشێروان مستەفا هاوکاری بوو. کورتوانی بە بەراورد بە دەستورەکانی دیکە زۆرترین مافەکانی لەو دەستورەدا بچەسپێنێت. زەڵمای خەلیلزاد کە نێردراوی تایبەتی سەرۆک بۆش بوو بۆ کاروباری عێراق، لە هەموو هەنگا و قۆناخەکان بەشدار و ئاگادار بوو. هەر لە کۆنگرەی لەندەنەوە کە فیدراڵی کوردستانی تێدا پەسەند کرا بە پێداگیری شاندی پارتی تاوەکو نووسینەوەی دەستوری هەمیشەی عێراق. لە قۆناخی دوای ڕووخانی سەدام و نووسینەوەی دەستوری هەمیشەی عێراق، مەسعود بارزانی لەسەر مافە نەتەوەی و نیشتیمانیەکانی خەڵکی کوردستان سوور بوو. هاواهەنگ لەگەڵ تیمی کوردستانی تواندرا زۆرینەی مافەکان لە دەستور بچەسپێنرێ. لە ساڵی 2005 ڕێککەوتنی استراتیژی لە نێوان پارتی و یەکێتی مۆرکرا بە مەبەستی پێکەوە کارکردن لە ناوخۆی هەرێمی کوردستان و عێراق. یەکێک لە خاڵەکانی ئەو ڕێککەوتناوە بوو کە پۆستی سەرۆک کۆماری عێراق بۆ یەکێتی دەبێ و پۆستی سەرۆکی هەرێمی کوردستانیش بەرپارتی دەکەوێ. یەکێتی جەلال تاڵەبانی بۆ سەرۆکایەتی کۆمار بربژێر کرد. پارتیش دەبوایە مەسعود بارزانی بۆ سەرۆکایەتی هەرێمی کوردستان بربژێر بکات، بەڵام وەک دکتۆر مەحموود عوسمان دەیجێڕێتەوە مەسعود بارزانی چاوی لەو پۆستە نەبوو. خولی یەکەمی سەرۆکایەتی هەرێمی کوردستان تێپەڕی دوای ڕەخنەگرتن لە شێوەی هەڵبژاردننی سەرۆکی هەرێمی کوردستان لەلایەن پەرلەمانەوە نەک ڕاستەوخۆ لەلایەن خەڵکەوە. لە خولی دووەمدا مەسعود بارزانی پێداگیری لەسەر ئەوە کرد
سەرۆکی هەرێمی کوردستان ڕاستەوخۆ دەبێت لەلایەن خەڵکەوە هەڵبژێردرێ. ئەو جارەیان ڕاستەوخۆ لەلایەن خەڵکەوە بە ڕێژەی زیاتر لە ١٧٢ هەڵبژێردرایەوە. لەو خولەدا نۆشێروان مستەفای جێگری جەلال تاڵەبانی لیستێکی جیاوازی بە ناوی بزوتنەوەی گۆڕان دروست کرد و بەشداری هەڵبژاردنی کرد، وەک هێزێکی ئۆپۆزیسیۆن خۆی ناساند. بارزانی لە هەموو سەرکردەکانی دیکە زیاتر کەوتە بەر ڕەخنەی میدیاکەیان و هەوڵدرا وەک سەرۆکێک وێنا بکرێ کە تاکڕەوە لە بڕیاردان و گوێ لە کەس ناگرێ. بوونی سەرۆکوەزیرانێکی بەهێزی وەک نێچیروان بارزانی لە سەردەمی هەردوو خولی سەرۆکایەتی مەسعود بارزانیدا هەرێمی کوردستان لە ڕووی ئابووری بوژانەوەیەکی مەزنی بەخۆبینی کە بووە هۆی بەهێزبوونی پێگە سیاسیەکەشی لە نێو کۆمەڵگای نێودەوڵەتیدا. هەولێر بووە ناوەندێکی گرنگی بڕیاردان لە ناوچەکەدا. بارزانیش وەک سەرۆکی وڵات لە پایتەختە بەنێوبانگەکانی دنیا پێشوازی لێ دەکرا. دیارترین و سەرنجڕاکێشترینیان بەجلی کوردی سەردانی کۆشتی سپی کرد و لەگەڵ زۆر بۆش کۆبەوە. چیرۆکی پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فیدرالی عێراق چیرۆکێکی دووبارەیە کە لە 100 ساڵی ڕابردوودا لە قۆناغ و ڕەنجی جیاوازدا خۆی دەبینێتەوە، بەڵام بەیەک نێوەڕۆک. هەر کاتێک بەغدا لاواز بووە دەستی بۆ کورد درێژ کردووە و کورد دەستی گرتوون، هەر کاتێکیش بەغدا بەهێز بۆتەوە پەلاماری کوردستانیان داوە. لە دووبارە دانانەوەی نووری مالکی بە سەرۆکوەزیران لە ساڵی 2010دا سەرەتای دووبارە بوونەوەی ئەمان چیرۆکی کۆنی نێوان کورد و حکوومەتەکانی عێراق بە ڕوونی وە دیار کەوتەوە کە لە جیاتی هەوڵدان بۆ چارەسەرکردنی کێشەکانی لەگەڵ هەرێمی کوردستان پەنا بۆ دەستور ببات، پەنای بۆ کۆکردنەوەی سوپا و هەڕەشەکردن برد، هەروەها بڕیاری بڕینی بودجەی هەرێمی کوردستانیدا. لەگەڵ ئەو بڕیارانەی مالکی نرخی نەوتیش لە بازاڕەکانی دنیادا بەزی. هەرێمی کوردستان ڕووبەڕووی قەیرانی دارایی و لێشاوی ئاوارەکانی سووریا و ڕۆژ ئاوای کوردستان بووە. لە ساڵی 2013دا لە پەرلەمانی کوردستان بەڕێکەوتنی نێوان لایەنەکان ماوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستان بۆ مەسعود بارزانی درێژکرایەوە. ئەوەش بووە هۆی ئەوەی کە ڕووبەڕووی ڕەخنەیەکی زۆر بێتەوە لەلایەن ئۆپۆزیسیۆن و هێزە ڕکابەرەکان. تەنانەت یەکێتی نیشتیمانی کوردستانیش کە خاوەنی بیرۆکەی درێژکردنەوەی ماوەکەی بوون، هەروەها ڕێککەوتنی استراتیژیان لەگەڵ پارتیە بوو، ئەوانی چوونە بەرەی ڕەخنەگرانەوە. ئەوە لە کاتێکدا بوو کە بارزانی دژی درێژکردنەوەی ماوەی سەرۆکایەتیەکەی بوو، بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵیان لەگەڵدا کە بە پێشنیارەکەیان ڕازی بێت. دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام داعش دوای ئەوەی شاری مووسڵی کۆنتڕۆل کردو گەیشتە لێوارەکانی شاری بەغدا، چەک و پێداویستی سەربازی 2 فەیلەقی عێراقی گرت. زیاتر لە 150 خاچی سووریای کەوتە ژێردەست. لە ناکاو ڕووی هێرشەکانی باراستەی باشووری کوردستاندا وەرجێڕا و لە دەڤەری شنگال کوردانی یەزیدی ڕووبەڕووی جینۆساید بوونەوە و بە هەزاران کچ و ژنیان وەک کەنیزە بردران. بارزانی کە سەرۆکی هەرێمی کوردستان بوو وەک فەرماندەی هێزە چەکدارەکانی هەرێمی کوردستان گەڕایەوە سەنگەر و بۆ ماوەی زیاتر لە 3 ساڵ سەرکردایەتی شەڕی کرد لە دژی داعش و بۆ یەکەمین جار لە سەردەستی ئەو پێشمەرگەکانی ئەفسانەی داعش لە خاچی باشووری کوردستان تێکشکێنرا. هەروەها بە فەرمانی بارزانی و پەسەندکردنی لەلایەن پەرلەمانەوە پێشمەرگە بە ناوخاچی باکووری کوردستان چوونە کۆبانێ کە کارێکی نەکردە بوو. بارزانی بۆ بەدگریکردن لە کۆبانێ و پاراستنی خەڵکی ڕۆژ ئاوای کوردستان کردی. هەرچەندە تێکشکاندنی داعش هاوکاری نێوان هەولێر و بەغدای پێویست بوو، بەڵام ئەو هاو ئاهەنگیە لە چوارچێوەی سەربازی تێنەپەڕی. حکوومەتی عێراق ڕۆژ بە ڕۆژ هەوڵی لاوازکردنی پێگەی کوردی دەدا لە بەغدا، بەلادانی بەرپرسانی کورد لە پۆستەکانیان، هەروەها کەمکردنەوەی ڕێژەی کورد لە پێکهاتەی سوپای عێراق بۆ 402. هەموو ئەوانە
مەسعود بارزانیان هاندا کە بگەڕێتەوە سەر ئەو ئامانجەی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان کە زیاتر لە 100 ساڵ بۆی تێکۆشاوە، ئەویش سربەخۆیی کوردستانە. بارزانی لەگەڵ پارتە سیاسیەکانی دیکەی کوردستان بڕیاری ئەنجامدانی گشتپرسیاندا. ئەرچی بڕیاردان و ئامادەکاریان بە کۆمسیۆنی باڵای سربەخۆیی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستان سپارد کە لەلایەن پەرلەمانەوە بڕیار لە دروستکردنی دراوە. لە ڕۆژی 7 حوزەیرانی ساڵی 2017 ڕۆژی ئەنجامدانی گشتپرسی لە 25 ئەیلولی 2017 دیاری کرا. لەو ڕۆژەوە پرسی گشتپرسی و سربەخۆیی باشووری کوردستان بووە بابەتی گەرمی ناوەندە سیاسی و میدیاییەکانی دنیا، هەرلایە و بە جۆرێک باسی دەکرد و لێکی دەدایەوە. لەو کاتەدا پیلانێکی هەرێمایەتی بە بەشداری عێراق و ئێران و تورکیا دەستی پێکرد بۆ دژایەتیکردنی گشتپرسی خەڵکی باشووری کوردستان. گەمارۆدانی هەرێمی کوردستان دەستی پێکرد. کۆمەڵگای نێودەوڵەتیش بەشێکیان بێدەنجیان هەڵبژارد و بەشەکەی دیکەش کە ئەمریکا بۆ پشتیوانیان لە گشتپرسی باشووری کوردستان نەکرد. چەند زمانی هەڕەشەی عێراق و ئێران و تورکیا لە دژی گشتپرسی تونتر دەبوو، ئیرادەی خەڵک و حەزیان بۆ گەیشتن بە ڕۆژی دەنگدان بۆ سەربەخۆیی زۆرتر دەبوو. مەسعود بارزانیش مکڕتر دەبوو لەوەی پەشیمانی لە ئەنجامدانی گشتپرسی بۆ سەربەخۆیی کوردستان نییە. ڕایگەیاند کە ئامادە نییە خۆی شەرمەزاری میلەتەکەی بکات. ڕۆژی 25 ئەیلولی ساڵی 2017 بەلای زۆر لە خەڵکی کوردستانەوە خۆشترین ڕۆژی ژیانیان بووە، چونکە لە تەمەنی ئەوان و لە مێژووی کوردستاندا بۆ یەکەمین جار بڕیاری دڵخوازانەی خۆیان لە چارەنووسی خۆیاندا. هەروەها تەواوبوونی ئەو قۆناغە مێژوویە بوو کە مەسعود بارزانی خەونی پێوە دەبینی لە گەورەترین پرۆسەی دیموکراسیانەدا گەلی کوردستان بڕیار لە چارەنووسی خۆی بدات و بیخاتە بەردەم ویژدانی کۆمەڵگای نێودەوڵەتی.